لەشکرکێشی سوپای تورکیا بۆ ناو خاکی هەرێمی کوردستان ئەمە دەمێکە یعنی ئەو پلانەی کە تورکیا دایناوە بە ڕۆژاوا دەستی پێ کردووە. ئێمە بینین ئێستا جۆرێک داگیرکاریەکانی لە باشووری کوردستانە پێوە دیارە، یعنی ئێستا من وەکو ڕۆژنامەنووسێک کە دیفاع لە نەتەوەکەمەکەم، دیفاع لە مەسلەی داگیرکاریەکەم لە هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستان لە باکووری کوردستان. ئێستا ژیانی من بۆ خۆم پێم وایە ژیانی من و دەیانی وەکو من وانەی کە ڕخنەگرن لە مەترسیایە ببینێمە لە ماوەی ڕابردوودا لە سلێمانی قەزەیەکە بوو شەهیدکردنی دوو هەواڵی تێکۆشەریەم گەلەکەمان، یعنی بەدەستی میتی تورکی. ئەمە دەرخەریە و ڕاستەیە لە ئێستا و داگیرکاریە زۆر خەتەرە. من پێم وایە ئێستا لە باشوورە تورکیا ئەتوانێ جۆرێک لە کاری تیرۆر بکە، جۆرێک دەستخاتە دەستێوەردان کە لە قەزەی مەسلەی حکومڕانی لە مەسلەی بازرگانی. ئەمە خەتەرێکی گەورەیە، گرنگە هەمومان هەست بە بەرپرسیاری بکەین، چکاوەی بەرهەم هاتووە خەباتی سەدان ساڵی کووردە. ئێمە بەعسمان دەرکرد ناکرێت ئێستا تەسلیمی تورکیا دەوڵەتێکی وەکو تورکیای داگیرکەین. من هەنگاوی یەکەم ئەڵێم گرنگە ڕۆژاوا بکەین بە دەستکەوتێک لە ڕووی پابندبوونی هەمومان دروستبوونی ئینتمابوون، چکە ئینتمایە دەمێکە لاواز بۆ لە باشوور بەداخەوە بە پلان کاری بۆکرێ بەداخەوە ئەمەی کە کراوە زەربەی گەورەی لێداوین، واتە ئێمە قەزەنەتەوەکان تا ئێستا نەبوو بە قەزەی گرنگە لەمەوە ڕۆژاوا ببێ بە دەرفەتێکی باش، بە دەرزێکی باش بۆی کە بتوانین ئێمە ئینتماکەمان جارێکی تجدیکەینەوە بە هەمومانەوە دەست لە ناو دەست، چونکە ئەو داگیرکاری کە دێ مناڵێک لە ڕۆژاوا کوژێ، مناڵی منەکوژێ، کوڕی مەسوولێکە کوژێ، چونکە هەمومان سەرنجام کەسی یەکین خزمی یەکین. پێشێلکردنی با بڵێم ینی سنووری هەر وڵاتێک ناوچەی هەر شوێنێکی کە بێت لەلایەن هەر وڵاتێکەوە بێت، ئایا تورکیا بێت وڵاتێکی کە بێت هەر شوێنێکی کە بێت، ئەمە خۆی لە خۆیدا پێشێرکردنی سەروەریە و هەروەها بۆ ئەو وڵاتی کە بۆ نمونە ئەگەر هاتوو داگیرکاری تێیان ڕوو بدات، ئەمە لە کاتێک پێشێلکردنی با بڵێم ینی هەر وڵاتێکی کەیا بێت، سنووری هەر وڵاتێکی کەیا بێت، ئەگەر هاتوو هاوڵاتیان ببنە قوربانی یاخود با بڵێم ینی تر هەر کەسێک کە لەو شوێنەدا هەبێت، ئەمە خۆی لە خۆیدا پێشێلکردنی مافی هاوڵاتیانەوە، پێشێلکردنی با بڵێم ینی تر سەروەری یاسایە و ئەمە کاتێک لە هەر شوێنێکا کە ڕوو بدات، ئەگەر هاتوو لە کوردستانی شاکە ئەمە بوونی هەبێت، پێویستەکە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان، پێویستەکە لەسەر حکوومەت با بڵێم ڕێ لە ئەم داگیرکاریەدا بگرێت، چونکە ئەمە ینی خۆی لە خۆیدا قبول نەکراوە. بۆیە ینی سنووری هەر وڵاتێک مافی پارێزراوی لە لای وڵاتەکەی خۆیەتی، بۆیە ینی هاوڵاتی و بە هەمان شێوە حکوومەتیش نابێت کە ئەم داگیرکاریە قبول بکرێت. وڵاتەکانمانێ وڵاتی ئێمەیان داگیرکرد وەکو کوردێک وەکو کوردستان بەهام، ئەمانە هیچ استفادەیەکی بۆ کورد نیە، بەڵکو بۆتە بنکەیەک بۆ سەرڕای ئەوە کە تێکدانی وەزعگەیە و تێکدانی هەلوو مەرجەگەی لای خۆمانە، بەڵکو بوونەتە ئەرکێکی زۆر قورسیش بەسەرمانەوە، وەکو بنکەیەکی سیخوڕێ من بۆچینی خۆموادایانە زۆر مەترسیدارە بەڕاستی، ینی ڕۆژ و ڕۆژبەراکە، ینی تۆ سەرکە جاران لە حدودی قەندیلا بوو ئەیسە لە ناو سلێمانی ئەم شتانە ئەکرێت، ئەمە زۆر مەترسیدارە، ئەمە زەگێکی خەتەرە، ئەبێ تاکی کورد هەست بەمە بکە، ئەبێ هەڵوێستیشمان بێ بەرامبەر شتە.